دیوێکی تر کە دیوی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە ئەو دیوەیە کە کەسانێک پەنابەنە بەر سۆشیال میدیا و دەموچاوی خۆیان پیشان نادەن و وێنی کەسێکی تر بەکارهێنن و هۆکارن بۆ هەڕەشە کە ئێستا وەکو چەمکێک لە نێو کۆمەڵگە ئێمەدا بە هەڕەشەی ئەلکترۆنی ناوزەن دەکرێت هاتوتە ئاراوە بەداخەوە ئێستاش چەندین کەیسەیە کەیسی کوشتن کەیسی گرتن با بڵێن سزادان یان تا ئێستاش تام چرکە تا ساتێکە قسەش دەکەین ڕەنگە بۆ کچان زیاتر ئەم بابەتە قورستر بێت لە کۆمەڵگای ئێمەدا کچانێکە بن تووشی نەخۆشی دەرونی بوو بێتن لە ترس و ڕاڕایی ئەوەی کە قسەیەکیان لەگەڵ کوڕێکدا کرد بێت لەلایەنێکی ئەوەی کە بیەوێ ژیانێک دروستکە بەڵام ئەم کەسی بەرامبەرە شتەکە بە پەچاوانەوە وەردەگرێت و دەیداتەوە چاوی ئەمانە هەمووی لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرێت یاساکان چۆن کاریان پێ دەکرێت کاتێک کەسێک پە ناباتە بەر هەڕەشەی ئەلکترۆنی بۆچی ئەمانە پەنای بۆ بن لە ڕووی دەرونیەوە ئایا یاساناسەکانی ئێمە دەتوانن لێکدانەوەیکی بۆ بکەن ئەم کەسانە بۆچی پەنابەنە بەر ئەم جۆرە هەڕەشانە سزاکان چین بەپێی جۆری ئەو تاوانی کە لە نێو تۆڕە کۆمەڵاتەکان ئەنجامەدرێ ئەمانە هەمووی دەکەینە پرسیار و ئاڕاستی میوانەکەمانی دەکەین زۆر بەڕێز شاسوار عتا ساڵح بەڕێزیان پارێزەری ڕاوێژکارن لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ وەڵامەداتەوە کاک شاسوار بەخێر بێت ئەم چەمکەی کە باسەکرێ هەڕەشەی ئەلکترۆنی ئێستا لەکوێی نانیەوە لە پێم وا بێت ئەگەر هەڵە نەبم لە 96ەوە ئیتر سۆشیال میدیا ئەوانە وردەوەردە چەکەرەی کردووە لای ئێمە ئێمە لەو کاتەوە باسەکەین لەو کاتەوە ئێمە ینی پێما بیتر لە دوای 2000ەکانەوە زۆر چڕ بووینەوە لەوەی کە باسی تۆڕە کۆمەڵاتیەکان و مۆبایل و تەلەفۆن و جاران تەلەفۆنی سەرجاتەکانی شە بوو ئێمە تەوەرمان لەسەر کردووە ئەوە چەند ساڵە باسیەکەین ئەم داتایانە کەم نەبوونەتەوە ینی خەڵک تێ نەگەیشت بەیانیتان باش بەیانی ئێوە بینەرانتان باش دیارە کاگاری دوا بە دوای هاتنە ناوەی ئامێرەکانی پەیوەندیکردن و دروستبوونی سۆشیال میدیا و هەروەها بەکارهێنانی ئینتەرنێت و کرانەوەی کۆمەڵگەی کوردی وەکو زۆربەی کۆمەڵگەکانی تر بەو شێوە خێرایە بەڕووی ئەم ئامێرانەوە بۆتە هۆی ئەوەی کە بەڕاستی کێشە و مەشاکیل و گرفتێکی زۆر دروستکات و گرفتەکان تەنها لە کێشەی بەسیط و کێشەی بچوو بچووکەوە خۆی نابینێ باڵە کێشێ بۆ کێشەی زۆر گەورەتر ئەوەی کە هەیە لە کوردستانە ئێستا کاری پێکرێت یاسایەکمان هەیە یاسای ژمارە 6 ساڵی 2010 یاسای قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن دیار بۆ ئەم یاسای زەڕورەتی هەبوو لەو کاتەیە کە دەربچێت چونکە تازە بە تازە ئێمە پێمان نابەوە ئەو مەرحەلەیەوە کە ئامێرەکانی پەیوەندیکردن بە شێوازێکی زۆر خراپ بەکار ئەهات بەنسبەت ئەوەوە کە ئێمە ئەم یاسای ئێستا لەکوێدایە دیارە بەهۆی زۆری حاڵەتەکانەوە ئێستا دادگاکان ئەتوانین بڵین بەشێکی زۆری کەیسەکان و کێشەکانی دادگا بریتە لە بەکارهێنانی ئەم یاسایە و حاڵەتەکانمان زۆرە دیارە یاساکە خۆی لە 8 مادە پێک هاتووە باسی ئەو مادەیەک کە باسی ئەوە دەکات کە پەیوەندیە شخصیەکان پەیوەندی تەلەفۆنی پەیوەندیەکی پیرۆزە و پارێزراوە واتە ناتوانێت جاسوسی و ئەوەی بەسەرەوە بکرێت لە مادە دووە کە باسی عقوبەکەی دەکات دیارە هەر کەسێک ئامێرەکانی پەیوەندیکردن تەلدار و بێتەل ئینتەرنێت موبایل پۆستی ئەلکترۆنی واتە ئیمێڵ و ئەمانە بە شێوازێکی خراپ بەکارهێنێت هەڕەشەی پێ بکات جنێوی پێ بدات تۆمەتی پێ هەڵببەسرێ یاخود ژیانی کەسەکانی تێدا بڵاو بکاتەوە کە هەرچەند ڕاستیش بێ یاخود هاندان بکات بۆ کاری بەدڕەوشتی و کارێک کە پێچەوانەی ئاداب و نظامی عام بێت یاخود گفتوگۆ و وێنەی کەسێک بڵاو بکاتەوە بەبێ ڕزامەندی خۆی یاخود دوێنەی کەسێک دەستکاری کات و بڵای بکاتەوە ئەمانە هەمووی ئەم یاسایە سزای بۆ داناون سزاکەشی بریتە لەوەی کە لە حەبسکردن لە 6 مانگ کەمتر نەبێ و لە 5 ساڵ زیاتر نەبێت و هەروەها غەرامەشی لەگەڵایە غەرامەکەی لە ملیۆنێک کەمتر نەبێ و لە 5 ملیۆن زیاتر نەبێت ئەمە جگە لەوەی هەر ئاوا بەو سانایە تێپەڕ نابێت جگە لەوەی کەسی زەرەرمەندیش مەجنا عەلەیهی ئەو کەسێک کە تاوان لەسەر کراوە بۆی هەیە داوای قەرەبووی مادی و معنەویش بکاتەوە سەرڕای ئەو سزانەی کە وەری دەگرێت باش کاک شاسوار ئاری ئاماژەی بۆ کردکە زۆر دەمێکە ئێمە ئیتر لەگەڵ ئەوەی کە ئامێرە ئەلکترۆنیەکان لە لای ئێمە بەرەو زیادبوون ڕۆشتووە و بەردەست بۆ هەرێکێک لە ئێمە ئەم گرفتەمان توش بوو بەداخەوە ڕەنگە ڕۆژ لە دوای ڕۆژیش بەرەو زیاتر بوون ینی حاڵەتەکە ببینی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە یعنی خەڵکی ئێمە هۆشیاریەکەی نەگەشتۆتە ئەو ڕادەیە کە بە شێوازێک
ئەم ئامێرە ئەلکترۆنیانە بەکاربێنێ یاخود هەنێ جاریش ئێمە هەنێ بابەت هەیە یعنی کە ئیبیستی تووشی سەرسوورمانە بی ئەگەڕێتەوە بۆ گرەیەکی دەرونی یاخود گرفتێکی دەرونی کە لە نێوان کەسەکانە هەبێت دیارە بەنسبەت پەنابردنی تاکەکان بۆ ئەم جۆرە تاوانە هۆکارەکان تاکە کەسی و جۆرا و جۆرن هەیە بۆ هۆکاری بۆ پەنابردنە بۆ پارە وەرگتن یعنی هۆکارەکەی ئەوەیە لە ڕێگەی ئەوە پارەیەکی دەستکەوێت هەیە بۆ هۆکاری جنسی ئەوە بەهۆی ئەمەوە بۆی ئەو هەڕەشانەی کە لە ڕێگەی سوۆسیال میدیا و لە ڕێگەی ئامێرە ئەلکترۆنیەکانی و ئەیکات بۆ ئەوی بگاتە حەزێکی جنسی خۆی هەیە بە مەبەستی هەڕەشەکردنە بەڕاستی ینی هۆکارەکان جۆرا و جۆرن بەڵام هەروە بە سانایی تێپەڕ نابێ لە دادگاکاندا ئێمە کەیسمان هەیە حاڵی حاضر کە لە بەردەستمانایە کوڕێگویستوێتی بگات بە کچێک بە ڕێگەیەکی نامەشروع لە ڕێگەی هاوڕێیەکەوە ڕقم موبایلەکەی وەرگرتووە دیارە ئێمە یعنی لەو موقعیانی کە ئامۆژگاری دایکان و باوکان بکەین بەڵام زۆر زەڕورە ئاگیان لە مناڵەکانیان بێ خاص بە هەردوو ڕەگەزەکەیەوە چونکە بەڕاستی لە تەمەنێکان کە ئەم ئامێرانە زۆر ئاسانە تۆ بتوانانی هەموو شتێکی بێ بکەیت بەڵام پێویستە زۆر بە حەزەرەوە بەکاربێنرێت هەر ئەو کەیسە کوڕێگویستوێتی لە ڕێگەی ئامێرەکانی لە ڕێگەی موبایلەوە بگات بە کچێک هەڕەشەی لێ کردووە زۆر هەڕەشەی لێ کردو ئەمیش مێر منداڵ بۆ ینی ئەوەنە پێ نەگەشتەوە بتوانێت ئەم کێشەی باتە لای کەسێکی گەورەتر لای خۆی پەنگی خواردوتەوە پەنگی خواردوتەوە لە ترسی کە سوکارەکەی لەبەروی لە ناوچەیەکان و ناوچەکە زۆر یعنی داخراوە بەڕووی ئەو شتانەیە و خێزانی کۆمەلگەی کوردیش بە هەمان شێوە ئەو بابەتی پێقوبوڵ نییە پەنای بروتە بەر خۆکوشتن لە دوای خۆکوشتنەکە نامەیەکی بەجێهێشت و نای ئەو کەسەی بردووە کە ئەمە کەسێک لێرەیە ڕۆی نای ئەو کەسەی بردووە کە هۆکاری خۆکوشتنەکەی بووە کە سوکارەکەی ئەمە چوونم کەسیان دۆزیوەتەوە عەزیەتێکی زۆریان ناوە دوای ئەوە کە سوکاری کوڕەکە بە هەمان شێوە هەستاون تەقیان لە ماڵی کچەکە کردو کەسێکی تریشی دایکی کچەکە کوژرا بەداخەوە بۆی چەند نامەیەکەوە بەهۆی شتێکی بەسیتەوە بەس دەبێت ئەمەوێت هۆشیاری خەڵک لەو ئاستایا بێت کە ئەمە هەر ئاوە ئەم عقوبە بەسیتە وەرناگرێت لەم حاڵەتەیە کە بەکارخرا بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن مۆبایل ئینتەرنێت سوۆسیال میدیا ئیمێل کە تۆ بەهۆی ئەو خرا بەکارهێنانەوە بوویتە هۆی ئەوەی کە جەریمەیەکی گەورەتر ببێت لە مادە چواری ئەم یاسایەدا ئاماژەی پیاوە تۆ ئەم عقوبەی ئەم یاسایە وەرناگریت بەڵکو عقوبەیەکی قورس وەرەگرێت سا لەم حاڵەتە عقوبەی کوشتن وەرەگرێت یعنی عقوبەکەی زۆر گەورەیە بۆیە پێویستە تاکی کوردی پێویستە دایکان و باوکان زۆر بە هۆشیاریەوە ئەو لاپتۆپەی ئەو ئایپادی کە ئێنە دەستی مناڵەکانیان ئەو موبایلی کە ئێنە دەستی مناڵەکانیان ئاگاداریان بزان چۆن بەکاریانە هێنە چونکە ئەمڕۆ کۆمەڵێک بەڕاستی لە بۆسەیان کار و پیشیان بووە بۆیە کە لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە لە ڕێگەی موبایلەوە کردوانە بە کەسابەت خۆش پارەی پێ ڕاستە کاک شاسوار باسی ئەو نمونەیەت کرد کە نمونەیەکی زۆر زیندوو بەداخەوە کە دوو کەسی تیا کوژراوە بەهۆی شتێکی بەسیتەوە بەڵام قسەکە لەسەرەوەیە کە ئەم کچە زانیوێتی کەسی بەرامبەری چیە بەڵێ بە کەسانێکان فەیسی خۆیان و دەمچای خۆیان دەشارنەوە ڕاست یعنی ئەکاونتێکە پۆستێکی نەکردو کچی دانیشە هەڕەشە لە تۆ بازای تێزانێت ڕاست ئەمانە چۆنە دۆزرێتەوە دۆزینەوەکانیان قورس نییە لە دادگادا بەڵێ پێمە بێ ئەوە زۆرینەی کێشەکان زۆرینەی کێشەکان بەو شێوەیە لە کەسانی نەناسراو یا لە موبایلە یاخود ئەکاونتی نەناسراوە هەڕەشەکان دەکرێت خۆشبەختانە ئێمە هانی هاوڵاتیانەین کە پەنابەرنە بەر دادگا کاتێکی کەم لە خۆیان بگرن باشتر لێکی کێشەیەکی گەورەتریان بۆ دروستکات ئەسنە بنکەکانی پۆلیس لەوە بەڕێزیان ئەیان خاتە بەردەم دادوەری لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە بەپێی ئەم یاسایە کۆمپانیەکانی پەیوەندیکردن کۆمپانیەکانی ئینتەرنێت پابندن بۆی کە بە هەموو شێوەیەک هاوکاری دادگا بکەن دیارە زۆر خۆشبەختانە زۆر بە ئاسانی ئەتوانرێت بگەن بەو سەرچاوەیە ئەگەر لە ناو خۆیان بێت زوو بەزوو دەستگیرەکرێن و جەنابیشتان لە کەناڵە بەڕێزەکەی خۆتانەوە زوو بڵاوەکرێتەوە چەند باندێک دەستگیرەکرێن هۆکارەکانی گەشتن پێیان ئاسانە جا ئەو کاتە دادوەری بەڕێز بە گوێرەی ئەم یاسایە مامەڵی لەگەڵا کات خۆشبەختانە یعنی ئەو پەڕی توندن لەگەڵ ئەم جۆرە حاڵەتانەیە چونکە بەڕاستی بێتە هۆی شێواندنی شیرازەی کۆمەلگا ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ نتوانی ئەم ئامێرەکە بۆ سوودی گشتی دانراوە نتوانی ئیسیفادی لێ بکەیت بۆیە ئێمە هانی هاوڵاتیانێن چنە بەردەم دادگاکان لەخوای گەورە بە زیابی ئێستا
هۆکارەکانی گەیشتن بەو جۆرە تاوانانە لە ڕێگەی دادوەرە بەڕێزەکانی لێکۆڵینەوە هەموو ئیجرعاتێکیان بۆ کرێ و زوو بە زوو دەتوانێت پێیان بگەین و بە سزای خۆیان بگەین. زۆر باشە کاک شاسوار ئەگەر هات و کەسێک لە عیلەیەکا بوو تا ڕادەیەک وەک خۆت ئاماژەت بە بابەتەکە کرد زۆر کرانەوەی نەبوو بەڕووی ئەم دنیای تەکنەلۆژیا و پێشکەوتنێکی سەریعی کە لە پڕڕوویاوە ئەگەر کەسەکە لە ناو خێزانێکی وایە تووشی گرفت بێ و نەوێرە بە کەسیش بڵێ بە دەوروبەرەکەی لەم کاتە پێویستە کاچی بکات یعنی ڕەنگە زۆربەی زۆری ئەو کەسانەی بەداخەوە تووشێم گرفتانەشە بن تەمەنێکی کەمیانە بێشتا نەگەشتم ڕاستە نەگەشتم نە تەمەنێکی کامڵتر بتوان بە شوازێکی دروستتر بیر بکەنەوە لەم کاتە پێویستە کاچی بکەن باشترین حاڵەت باشترین ئەوەیەک طبعاً تۆ کە سوکاری نزیکی خۆت ئێمە دایم ئەوە ئەڵێن یعنی نزیکترین کەسی خۆت دایک و باوکتە باشترین کەسن کە لێت تێبگەن ئێمە ینی پێمان باشە ڕاستەوخۆ بەوان بڵێن چونکە ئەوان گەورەترن نەوەکو بە خوشک و براکانی تریان بڵێن مەسەڵەن جاری وایە ئەوان ڕێگەی غەڵەتیان بۆ دانن جاری وایە برا زوو هەڵەچێت کێشەکە گەورەترەکات بەس باشترین یعنی پێشنیارەوەیە بە دایک و باوکیان بڵێن ئەوان لە ڕێگەی ئەوانەوە بتوانرێت کێشەکانیان بۆ حل بکرێت و دایک و باوکانی بەڕێزیش ئەوە دادگاکان بەردەستە هەموو کاتێک دادگا سزایەکان دەرگیان کراوەیە هەتا لە کاتی پشوەکانیش ئێمە حاکم خەفەرمان هەیە دەتوانرێت بچێتە لەوێ سکاڵای خۆی تۆمار کات و بە زووترین کات ئەو کەسە بدۆزێت ئەگەر نەیتوانی بەدایک و باوکی ئەگەر نەیتوانی بەدایک و باوکی بڵێت ئەم تاوانە تاوانێکە تاوانی گشتی پێڵەن حەقی عامیتە دەتوانرێت بچێتە داواکاری گشتی دەتوانێت کەسێکی خۆی تێبگەێنێت کەسیقەی پێێتی بچێت وەکو هەواڵدەر هەواڵ بات ئەو کاتە دادگا خۆی یعنی هینی زروفی ئەم کەسە ئەکات خۆی سکاڵاکە ئەجوڵەنێ داواکاری گشتی خۆی بە شوێنی ئەڕوان هەتاوکو ئەگاتە ئەو سەرچاوەیە و بە سزای خۆی دەگەێت هەر پرسیارەکەی و بە شێوازێکی تر ئەەکەین ینی ئێستا کەسانێک لە کوردستان ئەم تۆڕە کۆمەڵاتیانە بەکارێنن ڕەنگە لە ڕووی ئەقلیشەوە هێشتا هەر کامل نەبوو بێتن ئەوان زۆر جار پەنابەنە بەر ئەم هەڕەشە ئەلکترۆنیی کە باسی دەکەین ئێستا زۆر باس دەکرێت هەندێک تۆڕ بۆ منە ئیلۆن ماسک خاوەنی گەورە کۆمپانیای تێسلا کە تیویتەرە کڕێتەوە دەیکا بە پارە دیتە کەسەکە کە کردی بە پارە بێ پارە با بۆی کە ئەکاونتێکی بێتەوە بێت کەسەکە دیار بۆ منە ئینستاگرام بە هەمان شێوە لە نوێترین با بڵێن هەوڵیدا دەیەوێت کەسەکە ژماری تەلەفۆن و پاسپۆرتی بنێرە اینجا ئەبێت کە دوو کەس واتە دایک و باوک شاید بن بۆ منداڵەکانن ئەگەر بیانێت ئەکاونتێکیان هەبێت ئەمانە چەند ڕێگرن لە کەمبوونەوەی ئەم دیاردەیە و ئەگەر کەسێکیش لە خوار تەمەنی یاساییەوە تاوانێک بکە چۆن مامەڵی لەگەڵ خۆی ئەو ڕێگەیانی کە گەورە کۆمپانیانە ئەیگرنە بەربەڕاستی زۆر کاریگەریە بێت لەوەی کە کەمبوونەوەی حاڵەتەکانی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن تۆ ئەگەر منداڵێک لە خوار تەمەنی پێگەشتنایە و بگەر لە تەمەنی پێگەشتنیشە ئەم بە ئاگاداری لەژێر چاودێری دایک و باوکە یا لەژێر چاودێری کەسی گەورەترە ئامێرەکانی پەیوەندیکردن و سوۆسیال میدیا بەکاربێنێت زیاتر بە حەزر بەکاری ئەهێنێت سەبارەت بەوەی کە دایکان و باوکان یاخود ئەوەی کە پاسپۆرت و عینوانی لێوەرگری ئەمە کێشەی گەورەمان لە دەرگاکانە ئەوەیە کە تۆزێک پرۆسەکە دو ئەکەوێت بۆ گەشتن بە کەسی تاوانبار ئەوەیە کە ئەمانە بێخاوەنن جاری وا هەیە زۆر بە شێوازێکی پرۆفشناڵانە دەکرێت هەتا ئەو بەڕێزانی کە لە بواری ئایتیا ئیشەکەن و خەبیری دادگاکان ناتوانن پێیان بگەن بەڵام ئەگەر ئەو ڕێکارانە بگیرێتە بەر حتمما تۆ بزانیت کە ئەمە ئەکاونتەی خۆتە و زوو ئەگەر کارێکی پێ بکەی یعنی دەستنیشانەکەی ئەو کاتە ئەو کاری پێ ناکرێت سەبارەت بەوەی کە ئەو کەسە خوار تەمەنی یاسایی بێت طبعاً تەمەنی یاسایی بۆ سزادان ئێمە بەپی یاسای سزادان ئەبێ کەسێک بە 18 ساڵی تەواو کرد بێت بەڵام بەدەر لەوەش یاسایی ئەحداسمان یاسای ڕعای ئەحداسمان هەیە بۆ کەسانانی کە نەوجەوانن یاسای نەوجەوانانمان هەیە ئەمانیش طبعاً هەر کەسێک کە 9 ساڵی تەواو کرد بێت سزا دەیرێت یعنی بەڵام پێی ناوترێت سزا پێی دەوتری تەدابیری بەپی یاسای نەوجەوانان ئەویش تەدابیری خۆی بۆ دادەنرێت حاڵەتی وامان هەیە ئەڕوات بۆ لەو کاتەی کە تاوان ئێمە کە جینایەتێک دەکات یعنی هەر سزا وەردەگرێت و دایک و باوکەکەشی مەسئول دەبن لەو کاتدا وەکو سەرپەرشتیان تاوانیش بەرەکەون بەڵێ جارێکتر دەخرێتەوە ژێر چاودێری ئەوان و ئەگەر تاوانێک بکات دایک و باوکەکەش عقوبە وەردەگرێت کاک شاسوار با هەندێک نمونە باسکەین یعنی نمونە و سزاکەی چونکە لە کوردەواری خۆمان شتێک هەیە تا سزاکە هەبێ
تۆ تۆزە زیاتر لی دوورەکەویتەوە ڕەدعبێ بەڵێ سزا بۆ دیاریکراوەکە مرۆڤ بتوانێت سنوورێک بۆ ئازادیەکانی خۆی دابنێت ئەگەر کەسێک بێنی کەسێک بەکاربێنێت بەڵێ سزاکەی چیە یان من ئەمە هەندێک نمونە باسکەین ناکە کەسێک لە ڕێی بۆ نمونە تۆڕە کۆمەڵاتەکانەوە هەڕەشەی لە کەسێک بکات ئەم قسانە بۆ واکەین کە قەزەکە گەیشتوتە دادگا بەڵێ دیارە خۆی فەلسفەی سزا بۆ چییە سزا بۆ ئەوەی ئەو کەسە عقوبەی خۆی بیت و هەروەها بۆ تەمێکردنی چواردەورەکەشێتی ئێستا کە کەسێک سزا دەیرێت بە چەند ساڵێک یاخود بە ئیعدام دیارە خزم و کەسوکار و ئانی کە ئاگاداری قەزەکەین ئەوانیشی تر جارێکی تر ناچن پەنابەرنەبەر ئەو تاوانی کە ئەو کردوێتی بەنسبەتەوەی کە کەسێک وێنەی کەسێکی تر بەکارێنێ و هەڕەشەی پێ دەکات یاخود هەر وێنەی شخصی من بەکارێنێت و ئەکاونتێکی پێکاتەوە و دەستی کۆمەڵێک خەڵک دەبڕێت پێی دیارە ئەمە بپێ ئەم یاسایە تاوانە عقوبەکەی وەکو بە جەنابتان وت تاوانێکی کەتنە دوای ئەوەی کە قۆناغی لە کۆڵینەوە تاو دەکات وەکوی جەنابە دوتت دادگا لە زۆربەی حاڵەتەکانە سزای دەدات لە 6 مانگ بۆ ساڵێک خۆی تا 5 ساڵیش دەڕوات ئەگەر ئەو کەسە سابقەی هەبوو دادگا بۆی هەیە تا 5 ساڵ عقوبەی بات و زیاتریش زەرفی بەندکردن بەڵێ بەندەکرێت حەبسەکرێت بۆ ماوەی 5 ساڵ واتە عقوبەکان کە دانراوە بۆ تاوانەکە ئەتوانی بڵێ وەکو یەکە یعنی ئەو کەسێک کە تاوانێک ئەکات عقوبەیەکی ئەدرێ بسەرا ئیتر ئەتوانرێت تا ڕادێک یعنی وای لە بکایتە جارێکی تر نەبێرێ بێگومان کە کەسێک ئەکەوێتە دادگا و تووشی کێشا بێکو تۆمەتبار بەڕاستی لە دادگاکانە ئەوەنە ئیجرعاتەکان دوور و درێژ و ئەوەنە تااقەت پڕوکێنن زۆربەی زۆری حاڵەتەکان ناگەڕێنەوە سەر ئەو تاوانە بەڵام هەمووشی وەکو یەک جۆر تاوان یەک جۆر سزا وەرناگرن بۆ لەبەر ئەوەی دادگا چی ئەکات دادگا هەڵسەنگاندن بۆ حاڵەتی ئەم کەسا ئەکات ئایا چ هۆکارێک بۆتە هۆی ئەوەی کە ئەم تاوانەی کردووە هەیە مەسەرم بە هەڵە توژە بێ هەیە بەڵام بە هۆکاری سێکسی کات ئەمە دادوەری بەڕێز خۆی سڵتەی تەقدیری هەیە لەو 6 مانگ بۆ 5 ساڵە وامی بۆ دانێت هەیە حاڵەتمان هەیە سابقەی هەیە یعنی پێشووتر هەمان عقوبەیراوە بەڵام تەمێ نەبووە بۆیە ئەتوانێت وەکو زەرفی مشدد یاسا ڕێگەی پیاوە لە عقوبەیە زیاتریش بیرێت هەیە بەهۆی خۆی کارمەندی یەکێکی لە دەستگا ئەمنیەکانە کە لە مادە 5 باسی کردو ئەم یاسا یا کارمەندێکە کە یعنی سڕ و ئەکاونت و شتی ئەو خەڵکی بە حکمی ئیشەکەی ئەوەی لە بەردەستایە بەڵام خراپ بەکارێنێ عقوبەکەی ئەم زیاترە باشە بەدەر لە ئەم عقوبە ئەم حەبسکردنە سزای مالیشی لەگەڵایە کە من پێم باشترە جەنابتان نەزان خەڵک تۆزە بە پارە زیاتر ڕەدعابێت سزاکەی کەمە ملیۆنێک بۆ 5 ملیۆنە ئەگەر بکرێت بە زیاتر یعنی من لەو قەنەعەتەیەم جارێکتر بەی شێوێک ناگەڕێتەوە سەر ئەم حاڵەتە دەستەکانە خۆش بێ بەڕێز شاسوار تا ساڵح پارێزەری ڕاشکار سپاس بۆ سپاس بۆ دەستەکانتان بەم بابەتە چاوەڕوین ئیتر ینی تاو بۆ چەندین ساڵەوە نزیک بووینەتەوە لە ئەکرێ بڵم حەبە ساڵ زیاترمان تێپەڕانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پێش ئەوەش ینی بابەتی تەلەفۆنی سەر جادەکانەوەی شەکو لە کێشە گەورەکان بەدڵنیام نۆرماڵی ماڵەکان ماڵی ماڵەکان ئەگەر ببورن ئەمە یەک ئاماژە بەیەک تیش بم ئەم یاسایش لەبەرەوەی ئێمە لە ساڵی 2010 دەرچووە و کۆمەڵێک شدێتە پێشەوە کە ناتوانێت ئەم یاسایە تەختیەی کات بۆیە پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بە هەموارکردنەوە هەیە تێکەڵەیەکی دروست کردووە یعنی جۆرە کێشەیەک بۆ ڕۆژنامە سەبەڕێزەکانی دروست کردووە لەبەرەوەی پیشەی ڕۆژنامەگەری کە بە پێی یاسای ژمارە 35 ساڵی 2010 سەرچاوی زانیارەکانی پارێزراو بێ بەڵام ئێستا لە داگاکانە بۆیە ئەبێ بە ڕازیشتان ئاگادار بن لەبەر ئەوەی ئەم یاسایە تهدیدی نەکردەوە پێویستی بە هەموارکردنەکە ڕۆژنامە نووس بە دەربێ لەم یاسایە بۆ ئەوی بتوانێت ئەو پەیامی کە پێێتی بیگەێنێت بەڵام زۆربەی زۆری حاڵەتەکان ئەویش بەم یاسایە کە توندە بەڕاستی بەنسبەت ڕۆژنامە نووسێکەوە ئەویش بێ بگەڕێت بزانین چێ ڕۆژنامە نووسە دروستە دەستەکان زۆر سپاس